جوانی ئەم بەهارە وەک پەڕی بڵێ وڵاڵە سوورەی نیسان و هەمووان سینە و دڵفراوان وەک ئەم بەهارە ئارامی کوردستان وڵێ دەکەین هەموو ڕۆژ و کات و سات و بەیانیەکتان پڕ لە خۆشەویستی بێ و دووریش بێ لە تووتیژی بەخێر هاتن سەرسەر و سەرچاوان بۆ یادی پەرستارانی جیهان. بەڕێزانم ئامادەبووان سەرۆکی کۆمەڵەی زانستی پەرستارانی کوردستان کە ئەو دەبێ بێ پڕ بەدڵ بەخێرهاتنی ئێوەی بەڕێز بکات. ئەو دەبێ بڵێ هەموو ئەو نێرگزەی ئێستای کە ئەم بەهارە گەلک تەڕۆ بڕبوو، ئەو بەشە نێرگزەی کە ماوە، ئەو گوڵاڵە سوورانی کە دەرچوون، ئەو گوڵە بەیبوونانی کە هەن هەمووی تێک ئاڵێنێ و پێشکەشتان دەکا و دەیداتە لای یەخەی چەپتان. ئەوەندە خۆشحاڵە. بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەرهەنگ قادر لە پێیڤیکیدا بۆ ئێوە بلاکەرەوە. بەیانتان باش بەڕێزان، سەرەتا بە ناوی خۆم و کۆمەڵی زانستی پەرستارانی کوردستان پیرۆزبایی لەسەر جەم پەرستارانی کوردستان و پەرستارانی جیهان دەکەم. پیشەی پەرستاری پیشەیەکی گرینگە لە سەردەمانی پێشوە تاکو ئێستا، بۆیە کۆمەڵی زانستی پەرستارانی کوردستان هەمیشە خۆی لە ڕوە زانستی و پیشەیەکەی خۆی بە ئەرکی خۆی دەزانێت کە بتوانێت کاریگەری ڕۆلی پەرستاران لە هەرێمی کوردستاندا دیاری بکات. پیشەی پەرستاری پیشەیەکی زۆر زۆر گرینگە، بەبێ پەرستار سیستەمی تەندروستی ناتوانێت گەشەکردنی تەواو بە خۆیەوە ببێنێت. و بەڕێزان بۆ ئەم مەبەستا ئێمە زۆر زۆر سوپاسی لێژنەی تەندروستی پەرلەمان دەکەین کە هەماهەنگە لەگەڵمان و ئەمڕۆ بەشداری کاران هەیە لە پانێڵەکەمان ئەو هیوادارین بتوانین ئەو گەنگەشە یاخود ئەو گفتوگۆی کە ئەوڕۆ دەکرێت بیکەینە چەند خاڵێک لە ئایندەیەکی نزیکدا ئێمە بتوانین بە شێوەیەکی زانستی کۆنفرانسی بۆ ئەنجام بدەین، چونکەینێ ئەم پیشەیە کە لە ڕۆژ زانستەکەی گەیشتۆتە ئەو ئاستا دەبێت لە بواری کارگێڕی و یاسایی بتوانین ئەو کێشانە یاخود ئەو بەربەستانێک کە هەیە ئێمە بە شێوەیەکی یاسایی چارەسەری بۆ بدۆزینەوە، چیتر پەرستاران هەست بەوە نەکەن کە توێژێکن لە سێکتەری تەندروستیدا هەندێک کات پشتگوێ خراوەن یاخود تەداخل لە ئەرک و مافەکانیان دەکرێت لە ناو ئەو سیستەمەدا. دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. ئێستاش سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگای پایتەخت لە نێو پایتەختە جوان و ناودارەکەی کوردستان بەڕێز دکتۆر سەردار پێیڤێکی تایبەتمان پێشکەش دەکات. بفەرمە دکتۆر. بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی خۆشەویست، میوانانی عزیز، پەرستارانی لەندولا شیرین، ئەو کاتتان باش. زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لەم چالاکیە زانستی و ئەکادیمیە بەشداری دەکەین، بە تایبەت لە بۆنەیەکی گرنگی ئاوادە، ئەوەیش ڕۆژی جیهانی پەرستاران. بەم بۆنەوە بە ناوی پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت جوانترین پیرۆزبایی لە سەرجەم پەرستارانی کوردستان و جیهان دەکەین، چونکە پەرستارانیش ئەرکێکی پیرۆز دەبینن لە پاڵ پزیشکە دوورسۆزەکاندا. ئەوانیش سەربازی ونن بۆ خزمەتکردنی نەخۆشانی کوردستان بۆ هەمیشە جێگای شانازین. بەڕێزان، بە خۆشحاڵیەوە ئێمە لە پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت لەم ڕۆژەدا شانازی نەوەمان پێبراوە ببینە یەکێک لە سپۆنسەرەکانی ئەنجامدانی چالاکیەکی ئەکادیمی و زانستی ئاوا، هەروەک چۆن لە ساڵانی ڕابردوو لەگەڵ چەندین دامەزرا و دەستگای ئەکادیمی و ناحکومی دیکەدا چالاکی هاوبەشمان کردووە، سپۆنسەری دەیان چالاکی دیکە بواری تەندروستیمان کردووە لە پێناو هۆشیارکردنەوەی کۆمەلگا بڵاوکردنەوەی ڕۆشنبیری تەندروستی. لەبەر ئەوەی پەیمانگەکەمان سەرباری ئەوەی ئەرکی سەرەکی پێگەیاندنی نەوەیەکی پڕ هەک بە
هەربەی زانستیە لە چەندین پسپۆری جیاواز، بەڵام لە پاڵ ئەو ئەرکەشدا هەردەم وستێتی لە ڕێگەی ڕێکخراوی ناحکومی و حکومیەکانی و دامەزراوەی دیکەی قازانجنەویست شەرەفی خزمەتکردنی کۆمەلگای پێوە بگرێت. لە کۆتاییدا جارێکی دیکە پیرۆزبایی لە سەرجەم پەرستارانی کوردستان و جیهان دەکەم هەر شاد و سەرفراز بن. بەڕێزانم، سەرۆکی لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان لێرە ئامادەیە. بەڕێز دکتۆر سەباح سێواری لە پەیوێکیدا لە ڕۆژ و یادی پەرستارانی جیهان و کوردستان کەرم. سەرەتا خێرهاتنی میوانە بەرزەکان دەکەم بە بۆنەی ڕۆژی جیهانی پەرستاران بە ناوی لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستان پیرۆزبایەتی گەرمیان لێ دەکەین. پێزانینمان هەیە بۆ ئەرک و ماندووبوونی بێکوتایی پەرستاران هەیە لە ماوەکانی ڕابردوو، چ لە شەڕی دژی داعش و چ لە بەرەنگاربوونەوە نەخۆشی بەتای کۆرۆنا ڕۆڵێکی یەکجار گەورەیان دیتبوو. ئەو خوشک و برایانیانی پەرستاری عەزیز لە خزمەتی پاراستنی تەندروستی هاوڵاتیان دابوون. هاوشان وەکو هێزەکانی تەندروستی و تەواوکەری توێژەکانی ناوەندی تەندروستی لە سەنگەری پێشەوە بوون بۆ بژاردنەوە و خزمەتکردنی کەرتی تەندروستی. وێرای دەستخۆشیمان بوو مامۆستایانی عەزیز، ناوەندەکانی خوێندنی پەرستاران بۆ پێگەیاندنی پەرستارانی لێهاتوو و پێشکەشکردنیان بۆ خزمەتکردنی کەرتی تەندروستی. بەڕێزانم، وەجاری پارێزگاری هەولێر لەلایەن نوێنەری بەڕێزیانەوە بەڕێز عابد خالید پێشکەش دەکرێت با بفەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان ئەو کاتتان باش. پێخۆشحاڵ و کامەرانم وەکو نوێنەری بەڕێز پارێزگاری هەولێر ئامادەم لە ڕێوڕسمی بەشداریکردن لە ڕۆژی جیهانی پەرستارانی کوردستان. بۆیە بە ناوی خۆم و بە ناوی بەڕێز پارێزگاری هەولێر پڕ بەدڵ پیرۆزبایی لە یەکێکەی خوشک و برایانی پەرستار دەکەم لە کوردستان بەگشتی لە هەولێری پایتەخت بەتایبەتی. طبعا دەستخۆشیان لێ دەکەم، هیوای ساغ و سەلامەتیان و دەخوازم ئینشاڵڵا هەردەم سەرکەوتوو دەبن لە کارەکانیان. شایانی باسە ڕۆڵی پەرستاران لە بواری پزیشکی زۆر بەگرنگ دەبخێندرێت، لەوانە دەوری باڵیان هەیە لە ڕێنماییکردنی تاک و کۆمەڵ بۆ پاراستن لە نەخۆشیەکان و هەروەها خاڵی دووەم چارەسەرکردنی نەخۆشەکان بە تایبەتی لە کاتی نەشتەرگەری خۆمان دەبینین کە یەک لە مەلاعزامان نەشتەرگەری بۆ دەکرێت. چەند پرۆژین چاوەڕێ دەکەم پەرستارێک بێت مەغەندیەکەی لۆدا یان دەرزەکەی لێدا ئارامیەک بە خاوەنی نەخۆشیەکە دەبەخشێ بەڕاستی و چارەسەری نەخۆشیەکەش دەکات. و هەروەها ڕۆڵی گرنگیان هەیە پاش تابوونەوە کە متابعەیان بکەن و ئاگاداری نەخۆشەکان بن. لە سەروی هەمووشیانەوە تەمان وەکو پێشمەرگا کە ناوێکی پیرۆزە دەوری باڵا دەبین لە تایەکان لەو ئاخری دیتمان لە نەخۆشی کۆرۆنا چەند دەوری گرنگیان هەبوو لەو نەخۆشیە کە خەڵک ترس و تۆقانێکی زۆری هەبوو لەو نەخۆشەکە چیەوە وەکو پێشمەرگا ئاسا هەوڵیان دەدا گیانی خۆیان بەخت بکەن بۆ ئەوەی چارەسەری نەخۆشەکان بکەن و عیلاجیان بکەن. پەرستارانی جیهانیە بەڕێزان، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس بۆ کۆمەڵی زانستی پەرستاری و بۆ ڕێکخراوی ئەم کۆنفرانسە زانستیە گرنگە کە بەڕاستی جێگەی خۆشحاڵیە و لە ڕۆژێکی گرنگ پەیامەکەی ئەم ڕۆژەش دەگەیەنێتە ئامانجەکەمان. بەخێرهاتنی هەموو خوشک و برایانم دەکەم لەگەڵ لە هاوکارانمان لەگەڵ بەڕێوەبردنی و پەنێڵە خوشک و برایانی ئامادە بوو لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر، بەڕێوەبەری گشتی کاروباری تەندروستی و بەڕێوەبەری گشتی پلان و دیوان و ڕاوێژکارانی بەڕێز لە وەزارەتی تەندروستی و هەروەها سەرۆکی زانکۆ و ڕاگرانی کۆلیژی پەرستاری و لە پێشوو ئەوەی ئێستا مامۆستایانی زانکۆ، هەروەها خوشک و برایانمان لە کۆمەڵی زانستی و میوانانی خۆشەویست.
ئەمڕۆ خۆشحاڵ بووین ئێمە کە لە ڕۆژی جیهانی هەم لەگەڵ قیەولێری سندیکای کارمەندانی تەندروستی بەشدار بووین هەم لێرە لەگەڵ کۆمەڵی زانستی بەڕاستی ئەمە وەکو وەزارەتی تەندروستی دیسان دەیڵێنەوە کە وەزارەتی تەندروستی جیاواز لە هەر سێکتەرێکی دیکەی خزمەتگوزاری جیاوازە لە هەر بابەتێکی دیکەی خزمەتگوزاری و لە حکومڕانیدا کە تەنها کارێکی ڕۆتینی ڕۆژانە بێت بەڵکو بەردەوام پێویستی بە نوێبوونەوە هەیە بەردەوام پێویستی بە بەرەو پێشبردن فراوانکردن و ئاست بەرزکردنەوە هەیە لە هەموو ڕۆکانەوە یعنی چۆن ژێرخانی تەندروستی ڕەنگە لە سێکتەرێکی دیکەی خزمەتکردندا چەندین ساڵ و پێویستی بە گۆڕانکاری نەبێ و شەکە و ڕۆتینێک دەڕ بەڵام لە سێکتەری تەندروستی ژێرخانی تەندروستی چۆن خۆی پێویستی بە نوێبوونەوە هەیە چۆن ئامێرێکی پزیشکی پێویستی بە نوێبوونەوە هەیە بەڕاستی هەموو سەرچاوە مرۆییەکانیش لە ناو سیستەمی تەندروستی لە پزیشکان لە کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی گشتی و لە پەرستاری کە پەرستاری خۆی کۆڵەگەیەکی گەورەی ناو سیستەم و خزمەتگوزاریەکەی پێویستی نەک تەنها بە نوێبوونەوە هەیە بەڵکو لە ڕووی ڕێژە و لە ڕووی ژمارەش و لە ڕووی کوالیتیش پێویستی بە ئاست بەرزکردن. جیهانی پەرستاراندا وەکو ڕاگراتی پەیمانگەی تەکنیکی پایتەخت بەناوی خۆم و دەستەی ئەمداری پیرۆزبای لەسەر جەم پەرستارانی جیهان و تایبەت پەرستارانی کوردستان دەکەین. لەم ڕۆژەدا پەیمانگەکەمان بەشدارە بە هاوکاری کۆمەڵی زانستی پەرستارانی کوردستان بە ئەنجامدانی سمپۆزیۆمێک و ئەم یادە بەرز ڕادەگرین و لە داهاتوشدا بەرنامۆکاری تایبەتمان دەبێت بۆ پەرستاران و بۆ زانیاری بەڕێزشتان ئێمە لە ئێستادا بەشی پەرستاریمان هەیە کە بە شێوەیەکی زۆر چاک دەرچوو پێدەگەینێت بۆ سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستاندا. دووبارە پیرۆزبایی لەسەر جەم پەرستارانی کوردستان بە تایبەتی و پەرستارانی جیهان دەکەین هیوادارین بتوانین لە ئایندەدا کاری چاکتر و پرۆژەی چاکتر بۆ پەرستاران ئەنجام بدەین. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان بە بۆنەی ڕۆژی جیهانی پەرستاری پیرۆزبایی لە سەرجەم پەرستارانی جیهان و پەرستارانی کوردستان بە تایبەت دەکەم. هیوادارم یادی ئەو ڕۆژە پیرۆزە ببتە هۆی ئەوەی کە پەرستارانی کوردستان زیاتر هەوڵدەن بە زانستی پیشەکەیان بە زانستی بکەن لەبەرەوەی پیشەکەیان پیرۆستترین و بە سۆستترین پیشەیە کە خزمەتی مرۆڤایەتی و نەخۆش دەکات لە ناوکەوانەک. هیوادارم ئەو ڕۆژ ببێتەوەی کە لە خۆمانەوە هەوڵدەین ئەو پیشەیە بە وەفاداری و بە دڵسۆزیەوە ئەو پیشەیە جێبەجێ بکەین. هیواداریشم زیاتر لە کوردستان پەرە بە پیشەی پەرستاری بدرێ و لە سیستەمی تەندروستی جێگای زیاتر و پانتای زیاتر بگری پیشەی پەرستاری لەبەرەوەی ئەگەر بمانەوێت سیستەمی تەندروستی لە هەر وڵاتێک بەرەو پێشەوە بچی گرینگە پیشەی پەرستاری بەڕاستی تەواو چۆن دەڵێ شوێنی خۆی دیاربی و دووبارە پیرۆزە لە هەموو پەرستارانی جیهان و کوردستان بە تایبەتی. پیرۆزبایی خۆم تەواوی ئاڕستەی پەرستارانی زیان دەکەم و کوردستان بە تایبەتی هاوکات ئێمە وەکو قوتابیانی پەیمانگەی تەکنیکی پایتەخت بەشی پەرستاری بەشداریمان کرد لە پانێلێک کە تایبەت بە ڕۆژ زیانی پەرستاران لەم پانێلەدا ئێمە وەکو قوتابیان هەستاین بە تێستکردنی تەواوی تێستکردن بۆ تەواوی میوانەکان تێستکردنەکانیش بریتیبوون لە BMI ڤایتال ساین
CPR و ئیژوکیشن. زۆر سپاس.